أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لله ما في السماوات وما في الأرض، وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله، فيغفر لمن يشاء ويعذب من يشاء، وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله، فيغفر لمن يشاء ويعذب من يشاء، والله على كل شيء قدير. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون، كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله، وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. لا يكلف الله نفسا إلا وسعها، لها ما كسبت وعليها ما اكتسبت. ربنا لا تؤاخذنا إن نسينا
أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحیم. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام. بەرنامەی سەدای زێڕین هاتەوە خزمەتی ئێوەی خۆشەویست لە شارە جوانەکەی سلێمانیەوە سلاوێکی گەرم ئاراستەی ئێوەکەین کە بینەر و بیسەرمانن. خۆشەویستان و بەڕێزان، پێش کەمێک بەر لە ئێستا گوێبیستی چەند ئایەتێک بووین لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستایەکی زۆر بەڕێز و خۆشەویستی ئەم شارە خۆشەویستە کە ئەمڕۆ عەزێتی کێشاوە لە بەرنامەی سەدای زێڕین ئامادە بووە. پێشەوەی بچمە قوڵایی بەرنامەکە و باس و خواسێک لە بەحری قورئان و لە ئاوەدانی دڵ بکەم، پێم خۆشە سوپاسێکی گەرم و بێپایان ئاراستەی خاوەنی مزگەوتی دارولسەلام بکەم لە شاری سلێمانی. بە سوپاسەوە ئەمڕۆ هاوکارمان بوون لە تۆمارکردنی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین. هەروەها سوپاسێکی بێپایان بۆ زۆر بەڕێز مامۆستا دکتۆر عێرفان، پێشنۆژی و تارخوێنی مزگەوتی دارولسەلام لە شاری سلێمانی لەگەڕێکی کارێزە وشک. ئازیزان و خۆشەویستان، بەرنامەی سەدای زێڕین لە ئەڵقەیەکی نوێ و بە دیزاینێکی نوێوە هاتەوە خزمەتی ئەوەی خۆشەویست بۆەوەی دڵەکانمان ئەو بدەین بە نووری قورئان بەو سەدا خۆشەی کە هەموو کەسێک لە ئێمە ئاواتەخوازە هەمیشە گوێی لێ بگرێ. پێکەوە چینە خزمەتی مامۆستای بەڕێز و خۆشەویست. من ناوی ناهێنم، حەزەکەم لە زاری خۆیەوە خۆی بناسێن، هەروەها بزانین کە خەڵکی کوێیە و لەکوێ لەدایک بووە و پیشەی چییە و بەچیوە سەرقاڵە. جەنابی مامۆستا بەخێر بن. زۆر سپاس، خی گەورە پاداشت بداتەوە. ئاەتگەلێکی زۆر خۆشت بۆ ئێمە خوێندەوە. ئەگەر بکرێ کورتەیەک لە پێناسەی خۆت بۆ بینەران لای ئێمە ناسراوی، بەڵام حەزەکەم ئەوەی کە ناناسێ لە زاری خۆتەوە بناسی. زۆر سپاس بۆ ئەم دیدارە مامۆستا مەحموودیان. من سەرخێڵ تۆفیق حەمە محێدین لە دایکبووی شارۆچکای عەربەتم بە ئەسڵ بێسانسوور، خەڵکی بێسانسووری خۆشەویستین. لە دایکبووی ساڵی 1991 و لە ئێستا خەریکی خوێندنم، تەلەبەی مەرحەلە چواری
کۆلێژی شەریعەم دیراساتی ئیسلامی. لەش ساوی خی گەورە سەرکەوتو سەرفرازەکە زۆر حتمان سپاس خێزانداریشی. بەڵێ الحەمدولله سپاس دەکەم. ماسا سەرخێڵ لە تەمەنی چەنەوە دەستت کردووە بە قورئان خوێندن لە کێوە ئاشنایەتیت پیا کردووە لەگەڵ ئەم پەرتووکە خۆشەویستەی خوا و خەڵک؟ بە دەقیقی لە ساڵی 2007ەوە بڵین دەستم کردووە بە قورئان خوێندن، وەکو خوێندنی ئاوازەکانی قورئانی پیرۆز لای مامۆسای خۆشەویستمان دکتۆر کۆچەر لە ساڵی 2012ەوە دەستم پێ کردووە، وەک خوێندنی مەقامات و بڵین بە شێوەیەکی ئەکادیمیکە دەستم کردووە بە قورئان خوێندن. زۆر باشە. لە ئەو ئاەتانی کە خوێندوتن تا ئێستا لەو سوورەتانی کە خۆت پێوە سەرقاڵ کردووە لە سەرەتای قورئانەوە بووە لە ناوەڕاست بووە لە کۆتاییەوە دەستت پێ کردووە؟ چونکە ئێمە زانین ئێستا لە هەندێک پەیمانگا و کۆلێژ و شوێنە گشتەکانی زانستە ئیسلامیەکان لە پەیمانگاکان لە کۆتایی قورئانەوە دەست بە خوێندنەکەنیان تەلە بە فێرەکەن تا ئاگاتە ئەوڵی قورئان، چکە لە کۆتاوە ئاسانترەتە. جەنابەت لە شووە دەستت پێ کرد؟ عادەتیەن کە دەستم کردووە بە قورئان خوێندن هەر لە سوورەتی فاتیحەوە دەستم پێ کردووە، لێەوە ختم کردووە قورئانی پیرۆز. زۆر باشە. لەم سەرەوە دەستمان پێ نەکردووە لەسەرەوە. زۆر باش لەش ساغ بێ خی گەورە پایدارت کە ئینشاءڵڵا و لەش ساغ بێ. ئەو ئاەتانی کە خوێندنەوە ئێستا سوورەتی بەقەرە بوو، کۆتایی ئاەتەکانی سوورەتی بەقەرە، کۆمەڵێک دوعایتیایە ئەو ئاەتانە باز لە واکە خی گەورە لە ئینسانەکان خۆش بێت و هەمیشە دەست بەرزەکەنەوە لەخوا ئەپارڕێنەوە. لە کاتی قورئان خوێندنە زۆربەی قاریئەکان ئەبینین جۆرێک لە خوشوعیان بۆ دروستە بێ. لە شوێنە گشتەکانە قورئان خوێندووە ئەم حاڵەتت بۆ دروست بووە؟ خۆی بە حوکمی ئەوەی تۆ جەماوەرێک سەیرت ئەکا و با بڵین کەناڵێکی ئاسمانی بێ یاخود ناوخۆی بێ تەسویرت ئەکاوەوە تۆزێک تەرکیزی ئینسان تێک ئەیە بەڕاستی ئەو خوشوعی نامێنێت. بەس ئێستا کە بە تەنیا دائەنیشی بۆ خۆتی ئەخوێنیت ئەو چێژی ئەویان زیاترە وەک ئەوەی لە ناو جەماعەتێک خەڵکە ئەیخوێنیت. بەس ڕەبتە بە تێگەشتنی ئاەتەکەوە و ئەو مقامی کە تۆ ئەیخوێنیت. مقامان هەیە مقامی فەریحیە بڵین، مقامان هەیە مقامی حوزنە. ئینسان هەر ئەو مقامە حوزنانە بخوێنێ ئەو بەڕی یعنی جەویشی هەبێت تۆزێک بێتاقەتە بێ. ئەم مقامە حەزین و فەریحیانە فەرقی نییە بۆ میسری و عێراقی؟ هەمویان هەر یەکشتە. جەنابەت لە مەقامی عێراقیە شارەزاییت هەیە؟ بەڵێ الحەمدولillah. واتە لە قیرائاتی عێراقی شاتوانی بخوێنی؟ بەڵێ الحەمدولillah. زیاتر سەرسامی بەچێ؟ وەکو ئەوەی کە کەسێکی ئەکادیمی و زیرەک و لێهاتوو بوو بێت مامۆسا حافظ خەلیل ئیسماعیل. بەس وەکو ئەوەی کە بەتایبەتی لە ناو کووردا یان با بڵین ئەو پیاوەی کە مەشهورە لە ناو هەموو دنیاە مامۆسا وەلید ئیبراهیم و مامۆسا عامر کازمیش ئەویش هەر سەدایەکی خۆشی هەیە. بەس ئەو لەوێتەکە بۆ مامۆسا وەلید ئیبراهیمە و سەرداری قورئان خوێنانە لە مەقاماتی عێراقیە. خی گەورە تەمەندرێژت کە ئینشاءڵڵا. تۆزێک عێراقیمان بۆ خوێنیت؟ لە خزمەتانە ئینشاءڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان
شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. الله الله، أحسن. فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. صدق الله العظيم وصدق رسوله الكريم. خی گەورە پاداش بداتەوە بەڕاستی دڵت ئاوداین بەڕاستی خی گەورە خێرت بنووسێ ئینشاءالله ماوەستا سەرخێر. ئەو ئاەتانە زۆر پڕمانەدارن زۆر، یعنی ئینسان هەست دەکەم ئەگەر بیرێک لەو ئاەتانە بکاتەوە باسی فەزڵ و پلۆپایی قورئان و مانگی پیرۆزی ڕەمەزان و دواتریش باز لەوە ئاکا کە خی گەورە لە هەموو کەسێک نزیکترە بۆ ئینسان ئەگەر مەبەستی بێ دەست بەرزکاتەوە و داوای لێ بکات. بەڵگەی حاشا هەڵنەگر هەیە کە هەموو کەسێک ئەو کەسانی کە بە تایبەت داوای هەر شتێکیان لە خی پەروەردگار کردبێ بە نیەتێکی مخلیص و سادقانە خی گەورە پێی بەخشیون. بەتەئکید خی گەورە پاداش باتەوە لە بەیاتەوە دەست پێ کردیان لە من نازانم حەزەکەم لە زاری خۆتەوە بیزانم لە چیەوە دەست پێی کرد. ماشەڵا کۆمەڵک مقاماتم خوێند بەس تۆ کە ئینتیقالت کرد چوویتە سەر سەباکە ئیتر لە سێگاوە دەستم پێ کرد. بەڵێ لە سێگاوە دەستم پێ کرد و بایاتم هەر خوێند و سەبام هەر خوێند ئەونی لە یادم مابێت. بەیات و سێگا و بەیات و سەبا. بەڵێ خی گەورە پاداش زمانی ئینشاءڵڵا لەگەڵ لە سلێمانیە دەستگایەک هەیە تایبەت بێ بە فێرکردنی قورئان. بەڵێ سنتەرمان زۆر هەیە وەکو سنتەرەکان، بەس وەکۆی کە مەقاماتی تیابوو وترێتەوە تەنها برای بە ڕێزمان و مامۆسای خۆشەویستمان کاک دکتۆر کۆچەر بە و کارە هەساوە وەکو دەستگایەک نەخێر بەو جۆرە نییە. لەگەڵ ئەوەی کە کاک دکتۆر کۆچەر خۆی وەکو خۆڕسکی ئەم کاراکە هیچ بڵین بەڵێ بە هاوکاری بڵین بە هاوکاری سنتەری گەشە پێدانێکا بەس کارکتەری سەرەکی هەر خۆیەتی کاک دکتۆر. لە خانەوادەی ئێوە کەس هەیە خۆت ئاسا قورئان خوێن بێ؟ هەیە بەس بڵین دەرنەکەوتووە. بەڵێ زۆر باشە. جگە لە ئەم پیشە پیرۆزە کە قورئان خوێنی و قورئانە خوێنی ئیشی ترەکەی سەرقاڵی بەکاری ترەوە؟ بەڵێ کاری ڕۆژانەی خۆت. بەڵێ کاسبگارت هەیە؟ وەکو ئەلحەمدولیلا وەکو مزگەوتەکانی عربەت هەمووی بە مزگەوتی خۆمی ئەزانم بڵین لەوێ ئەلحەمدولیلا هەموو کاتێک
کراوە بۆ ئەوی پێشنوێژی بکەم بانگ بڵێم پێشنوێژیەکەی بەڵێ طبعا لە پێشنوێژیە خۆ قورئان بە خاوی ناخوێنرا حتمەوێ بەسەری بکەن بەدڵنیایە بە قاری ئەسەریعەکان بڵێن سعودیەکان بە ئەوانی کە لە عمومی عالەمی ئیسلامیە قورئانە خوێنن لە پێشنوێژیە بەچێ سەرسەر بەڵێ ئەو لەوێت بۆ ئەحمەد عەزمیە لە لای من خاوەنی سەدایەکی زۆر زۆر تایبەتە ئەحمەد عەزمی إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد وصلنا لهم القول لعلهم يتذكرون. الذين آتيناهم الكتاب من قبله هم به يؤمنون. وإذا يتلى عليهم قالوا آمنا به إنه الحق من ربنا إنا كنا من قبله مسلمين. أولئك يؤتون أجرهم مرتين بما صبروا ويدرؤون بالحسنة السيئة ومما رزقناهم ينفقون. وإذا سمعوا اللغو أعرضوا عنه وقالوا لنا أعمالنا ولكم أعمالكم سلام عليكم لا نبتغي الجاهلين. إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء وهو أعلم بالمهتدين. صدق الله العظيم. جزاك الله خير الجزاء. مامۆستا سەرخێڵ جگە لە هەرێمی کوردستان لە دەرەوە بەشداری لە فستیڤاڵ و ئاهەنگ و مەحفەل کردووە لە شوێ لە وڵاتی قەتەر بەشداری مسابقەمان کردووە کە 100 نەفەر سەرکەوتن الحەمدوللا کەسێک لەوانە بەندە بوو 100 نەفەر لە شوێ لەسەر ئاستی عالم با بڵێ بەڵێ لە هەرێمی کوردستانەوە چێ ڕۆشتن لە هەرێمی کوردستانەوە بەندە و کاگی دریس و کاگڕاستی و کاگ محەممەد و کاک شێخ حسین بەرزنجی بەڵ جگە لە قەتەر لە نەجەف و کەربەلا و لە زۆرێک لە شارەکانی عێراق لە ئێران بەشداری نەکردووە. حەز دەکەم حەقیقەتێک هەیە باسی کەم کاک محەممەد ئێمە وەکو کورد لە هەموو کایەنێکی وولایەنێکی ئەم ژیانەوە ئێمە زوڵمان لێەکرێ. من ساڵێک هەڵبژێرام وەکو نوێنەری عێراق بەشدارم لە مسابقەی نێودەوڵەتی لە وڵاتی ئێران بەڵام منیان ڕەفز کردو و کەسێکی شیعیان باڵێن خستە شوێنم. ئەمە حەقیقەتێکە کە ئێمە هەر لەو مسابقە ئێسە و من شخصی خۆم تەرکی عیلاقەم کردو و ناچم بە هیچ مسابقەیەک بە تایبەتی ئەوەی کە لە عێراقا بکرێت چونکە زۆر وازح قەدرت لێ ئەکرێتتر ینی پێویست ناکا بچی بۆ ئەوێ لەو شوێنانی کە بەشداری لێ کردووە خەڵکێکی زۆر دانیشێ مثلەن جەماوەرێک دانیشێ گوێ لێگرێ بەڵێ تووشی حاڵەتی ارتیباک نابی لە کاتی قورئان خوێندنە عادەتیان تەرکیزکەمە بێتەوە و جۆرێک لە شەرمت هەر ئەدگرێ هەر کەسێک بێ هیچ حاڵەتێکی
ناخۆش هەیە مەسەلەن ڕووی دابێ لەگەڵ تۆیە باسیکەی مایک بەرەوە بوونیەکە کورسی شکانێکە جیهاز کوژانەوەیەکە شتێک لەو بابەتە ئێستا هیچی وام لە یاد نییە وەکو خۆش بەس وەکو ناخۆش لە یاد مەکە لە مسابقەی عێراقا خەڵک دانیشت بوو لە لای جیهازەکەیە کە دەستکاری ئەکرا لە سەرەی کوردەکانە بە تایبەتی من کە بەجلێکی کوردیەوە بەشداریم ئەکرد هەرچی فیستیڤاڵ و مسابقەم کردوێ تەنانەت لە وڵاتی قەتەریش من هەر بە لیباسی کوردیەوە بەشداریم کردووە بەڵام هەموو کاتێکیش باجی ئەو لیباسە کوردیم یاوە جوان لەگەڵ ئەوەی کە لە سەرەتاوە باست کرد جەنابەت لە پەیمانگا خوێنی زانکۆ ببوورە لە زانکۆ خوێنی ئەو ماندووبوونەی کە تۆی تیایی هەست ناکەی خەڵکی تریش لەگەڵ تۆیان ماندوو بوون حەسکەی لێرەوە سوپاسیان کەی مەسەلەن کە زۆر لەگەڵت شەکەت بوون زۆر سوپاسی مامۆساکانم مەکەم مامۆساکانم بەبێ جیاوازی زۆر هاوکاری مەکەن مامۆسایانی زانکۆم بە تایبەتی سەرۆک بەشەکەمان مامۆسا سۆران لێرەوە زۆر سڵاو ڕێزم بۆی هەیە و زۆر سپاسی یەکەم زۆر هاوکاری کردوم هەموو مامۆساکانی کەش لەبەر کاتەکەنەوە یەک ناوی هەمویانم هێنا دەستە خۆش بێ مامۆستا سەرخێڵ چەند ئاەتێکی کە قورئانمان بۆ بخوێنە حەزەکەم بە میسری بێ و تەقلیدی قاریئێک بێ لە قاری ئەمیسرەکان بە نمونە من هەمیشە تۆ وەکو شەحاتی کوردی ئەبینم نازانم شەحاتی میسری کوردی ئەگەر بۆت بکرێت تەقلیدێکی شێخ مەحموود شەحاتمان بۆ بکەی خراب نییە ئەگەر بۆت ئەکرێت هەرچەنە ڕەمەزانە حتمما تین و برسیت بەڵام من حەزم کردو هەمیشە تەریقەیەکی خۆمانمان هەبێت و بە تایبەتی برای بەڕێزمان مامۆسای عەزیزمان کاک دکتۆر کۆچەر هەموو کاتێک ئەو تەنبیهەی یاوینە تێکە هەوڵی تەقلید مێن من شخصی خۆم مودەیەک با بڵێن گوێم لە هەموو قاریئەکانە کرد ئەموو لەوە چێت تیلاوەیەک بخوێنم چەند ئاەتێک و بە تەقلیدی کەسێکیان بێ بەس خۆش نییە تەرکی هەموو قاریئەکانم کرد زیاتر لەوە چێت بۆ ماوەی 2 ساڵە دانەنیشتوم گوێ لە تیلاوەیەک بگرم وەکو ئەوە نەکە بەرگوێم بکەی وەکو دانیشتن بۆ تیلاوەیەک دانەنیشتوم گوێی لێ بگرم بەس وەکو ئەو بڵێن شێوەی خۆم هەستم کردووە کە حەزم کردووە کە شێوەیەکی خۆمانمان هەبێت تقریبەن هیچ نەبێت جیاواز بێ لە ئەوانی تر ئەوەی خۆم نازانم حەزێکی خۆت هەڵگرە بۆ دوایی شێخ شەحات قەیناکە ئەم جارە ڕوخسەت لە دکتۆر کۆچەر وەرگرین تەقلیدەکەمان بۆ بکە إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اصبر على ما يقولون واذكر عبدنا داود ذا الأيد إنه أواب. إنا سخرنا الجبال معه يسبحن بالعشي والإشراق والطير محشورة كل له أواب. وشددنا ملكه وآتيناه
الحكمة وفصل الخطاب اصبر على ما يقولون واذكر عبدنا داود ذا الأيد إنه أواب اصبر على ما يقولون واذكر عبدنا داود ذا الأيد إنه أواب. أحسنت. إنا سخرنا الجبال معه يسبحن بالعشي والإشراق والطير محشورة كل له أواب. وشددنا ملكه وآتيناه الحكمة وفصل الخطاب صدق الله العظيم. جزاك الله خير الجزاء خيرا إن شاء الله پاداشتکە إن شاء الله. مامۆستا سەرخێڵ لە ماڵەوە کێ زۆر هاوکارت بوو ئەوەی فێری قورئان بی؟ دایکم و باوکم. ئەو دوانە بەڵێ هەردووکیان ژیان نەماون؟ الحەمدولله. الحەمدولله. سڵاو ڕێزمان بۆیان هەیە، خۆی گەورە پاداشتی خێریان بداتەوە إن شاء الله. زۆر سپاس مامۆستایە. ئەی هاوڕێکانت بەعام خەڵکی عربەت ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆیان هەیە. هەمیشە تەشجیعی منیان کردووە بە گەورە و بچووک، بە ژن و بە پیاو، هەموو عربەت وە بە تایبەتی خزم و کەسوکار و هاوڕێکانم و بیلئەخەس دایک و باوکم. تۆ ڕۆژانە لە عربەتەوە دەی بۆ سلێمانی؟ بەڵێ. باش کە ئەم هاتوچوێ ئەەکەی لە ڕێگا قورئان بۆ خۆ دەخوێنی؟ زۆر کات. زۆر کات. بەڵێ. زیاتر چیە خوێنی؟ بە پێی کاتەکەیە. کاتی وایە حەزم لە تەرتیلە، کاتی وایە حەزم لە تیلاوەیە، کاتی وایە حەزم لە نەشیتە. نەشید وشتە دوت وەقت کاتی خۆی ئەموت بەس دوایی تر وازم لێهێنا. لە هیچ کۆڕ و کۆبنەوەیەکە هیچ ناڵی داوات لێ بکەن بڵێن مثلەن سرودێکمان بۆ بڵێ یان مەقامێکمان بۆ بڵێ شتێک لە بابەتە؟ کاتی خۆی وتومە بڵێن لە مناسبە ئاینیەکانە خوێندومە، بەس هیچ لەبەر نییە شتێکمان بۆ بڵێ؟ نەبەخوایە حالیان کاتی خۆی سەلات الله ئەوانەمان ئەوت با بڵێن ڕەبی بنێرە سەلاوات کاگیلال کەیوانی یەکێکە لەو سرودانی زۆرم حەز بێتی. هیچ شعرێکە لەبەر نییە کوردی؟ زعیفم لە حیفزە. ئەوە زۆر باش. ڕەمەزانان چەند جار قورئان ختمەکەی؟ با خێرەکەیشی کەم نەکەینەوە بەزان هەر بیڵەکەی نەکە. پرسیارێکی قورسە. حەسەب ڕەمەزانەکە کەوتووە. ڕەمەزانی وا هەبووە بڵین دەسم بەتاڵ بووە ختمی باشم کردووە، ڕەمەزانی وا هەبووە زۆر کەم ختمێک دوو ختم. زیاتر ئەو کاتانی کە بۆ خۆتت داناوەکو دەور وەکو فەراغ بۆ قورئان خوێندن لە کێیایە بەتایبەت لە مانگی ڕەمەزان؟ زیاتر لە شەوانایە. شەوان؟ بەڵێ. بە ڕۆژ ئەو توانە و تاقەیەت نییە.
لە دەشەوەکەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە عادەتەن لە مزگەوتە دانیشن حتما لە ئەسنای دانیشتنە قورئان و شت ئەخوێنن بە جەهر بە سەوتەوە بەڵێ زۆر کات خۆت تەلەبەت هەیە هەم بوو بە بۆنەی ئەوە تۆزێک سەرقاڵم باش ئێستا حالین تەلەبەم نییە زۆر باشە ئێمە هێدی نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامەکە حەز ناکەم پرسیارە زۆر لێ بکەم بەڵکو حەزەکەم زیاتر گوێ لە قورئانی پیرۆز بگرین چەند ئاەتێکی عێراقی ترمان بۆ خوێنی عێراقی بەسەر چەند ئاەتێکی عێراقیمان بۆ بخوێنە بۆی دوایی هەندێک قسە باسی ترەکەین و کۆتایەکەی بە میسرێکی خۆش کۆتایی پێدێنین إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما خلقنا السماء والأرض وما بينهما باطلا ذلك ظن الذين كفروا فويل للذين كفروا من النار. أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار. كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. ووهبنا لداود سليمان نعم العبد إنه أواب. إذ عرض عليه بالعشي الصافنات الجياد. إذ عرض عليه بالعشي الصافنات الجياد. فقال إني أحببت حب الخير عن ذكر ربي حتى توارت بالحجاب. الله أكبر الله أكبر. أما تايبة بججن تایبەتە بەجێژنەوە أما شو مقامك ما هو عجمة. لا إله إلا الله والله أكبر. فرموا بيله تەواویکەی أرى والله. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر. دەست چاوت خۆش بێ خی گەورە پاداشم داتەوە مەقامێکی خۆشە زۆر فەریحە ئینسان زۆر ینی دڵگەشە بی پێکە گوێ بیستێبی بۆ لە جەژنە سوورەتی ڕەحمان ئەخوێنن باوە لە ناو کووردا بە تایبەتی
لەبەرەوەی ئاەتەکانی ئاسانترە مەسەلەن یان مەدی عارضی لە سکوونی زۆر تایە لە بەڵێ فەبیئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان ئەوە ئاەتێکی زۆر خۆشە بۆ تۆزێکمان ناخێنی خزمەتان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. ئێمە کردمان بە زەژنێنەوە هەرچە نەمایەتی بۆ زەژنی خی گەورە خێرت بنووسێ ئینشاءڵڵا. حەزەکەی دواوتە چی بێ بۆ بینەران بۆ بینەرانی سەدای زێڕین بە تایبەت؟ خی گەورە لە منیش و لە ئەوانەشی لێرەن و لە ئەوانەشی کە بیسەر و بینەرن خۆش بێت ئینشاءڵڵا. تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بێ، دەست و چاوی ئەو برایانەش خۆش بێکەوە و سەربازی ونوان لە پشتی کامیرەوە. خی گەورە پاداشتیان باتەوە لە ئێمە باشتر ئینشاءڵڵا. ئامین ئینشاءڵڵا. خی گەورە پاداشتی ئەوانە شەکەم کە دانیشتون و بیسەر و بینەرن. زۆر سپاس بۆ تۆش. خی گەورە جەزای ئەوان و ئێمەش و ئێوەش باتەوە ئینشاءڵڵا. زۆر زۆر دەستان خۆش بێ و زۆر سپاستانەکەم بۆ ئەم دیدارە. دەستی تۆش هیوادارم لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزان ئەم چەشنە دیدارانە بەردەوام بێت ئینشاءڵڵا لەگەڵ هەموو قورئان خوێنانی کوردستان بەبێ جیاوازی ئینشاءڵڵا قورئان بەرەو پێشەوە ببین بە تایبەتی کەناڵە ئیسلامیەکان ئینشاءڵڵا کە ئێمە ئومێدمان پێیانە ئینشاءڵڵا لەم جۆرە ئاهەنگانەمان بۆ سازکەن ئینشاءڵڵا لەم جۆرە دانیشتن و کۆڕ و کۆبوونەوەانە سازکەن دەخوا دەستە خۆش بێ و خی گەورە پاداش سپاس بۆ تۆکان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بیسەرانی زێدە ئازیز لێرەدا بەم شێوە دێنە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی سەدای زێڕین. پێم خۆشە دووبارە سوپاسێکی بێپیان پێشکەش بە خاوەنی مزگەوتی دارالسەلام و پێشنوێژ و تارخوێنی مزگەوتە مامۆستا دکتۆر عێرفان بکەم. هیوای لە ساغی تەندروستی باشیان بۆ خوازم. دووبارە سوپاس بۆ ئێوە کە بینەر و بیسەرمان بوون. سوپاس بۆ ئەوستافە بەڕێزەی کە لەم بەرنمەیە ماندوو بوون لەگەڵمان. سوپاس بۆ کامێرەمانە خۆشەویستەکان. ئەگەر کۆتایی پێم وابێ قسەیەکمان لەبیر چوو ئەویشەوەی کردمان بە جەژن و پیرۆزبایی جەژنمان نەکرد. جەژنە پیرۆزەش لە هەموو لای. باشە کاکە سەرکەوتیان دەستی تۆش خۆش بێ. دووبارە سوپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تا لە ئەڵلقەیەکی تری سەدای زێڕین خوا عومر باقی بدە ئینشاءڵڵا بە خزمەتان ئەگەینەوە. خواتان لەگەڵ.